بسم الله والصلاة والسلام على رسول الله. بناوی خوایەک کە تەنها خۆی شایستەی سوپاسە، بەناوی خوایەک کە ڕوخێنەری بەرنامەی زاڵمانە. لێرە پرسیارێک وەروژێنم کە دەڵێم بۆچی ئێمە پێویستمان بە چەمکەکانە؟ بۆچی پێویستمان بەو چەمکانەیە کە باس دەکەین؟ دادپەروەری، یەکسانی، مافەکان، ئازادی. بۆچی ئەو مافانە پێویستن؟ یان بەمانایش کە بۆچی ئەو چەمکانە پێویستن؟ لە وڵامدا دەڵێم ئێمە دوو شتمان هەیە. وەک خوای گەورە لە قورئان دەفەرمێ ئەلا لەهو خەڵق وەلئەمر. خوای گەورە مادەم خاڵقە ئێمەی دروست کردووە، خەڵقی بەدەستە، خۆی ئەو گردونەی دروست کردووە، خۆی خاوەنیەتی، بێ ئەو گردون بەڕێوە ناچێت، خۆی خاوەنی ئەو هەموو ناز و نیعمەتەیە کە ڕۆژانە بەسەرماندا ئەڕژێ. مادەم خۆی خاوەنی ئەو شتانەیە، لە غەیری ئەو کەس ناتوانێت ئەوانە بکەن، کەواتە خۆشیانی ئەوێ ئەمر بکە. یعنی ئێمە دەبێ پابەند بین بەو خوای کە مادەم خۆی خاڵقە، دەبێ خۆشیانی ئەوەی بێ ئەمر بکە، فەرمان بکە. ئێمە دەبێت گوێڕایلی ئەو فەرمانە نەبین کە ئەو دێڵێ. ئێو کە ئێمەی دروست کردو بەم شێوەیە، هەر ئەو دەزانێت چ باشە بۆ ئێمە، چ خراپە بۆ ئێمە. ئەو کە لەشمێ دروست کردێ دەزانێت ئەو خوێنەی بەناو چ دەمارێکەدا دەڕوا، دەزانێت دەماری حەسەبی لەشوەیە، دەزانێت هەموو شتێک دەزانێت دڵ چۆن لێدا. یعنی بەخۆی کە هەموو ئەم شتەی بۆ دروست کردوین خۆش دەزانێت ئێمە چۆن خۆش دەزانێت چۆن مامەڵەما لەگەڵ بکەن. ئەو شایانی ئەوێ یاسامان بۆ دابنێ، ئەو شایانی ئەوێ بێت باسی دادپەروەریمان بۆ بکات، چەمکی دادپەروەریمان بۆ سەپێنێ، ئەو شایانی ئەوێ باسی ئازادیمان بۆ بکات، ئازادیمان بۆ فەراهەم بێنێ، ئەو شایانی ئەوەیە هەتا ئاخری. کەواتە ئەم چەمکانە پێویستە خوا بۆمان قسە بکە، لە دەمی خوا بیستین، چونکە ئەو خوڵقێنەری مرۆڤ ئەو باشە دەزانێت چم بۆ باشە. مادەم ئەو منی دروست کردووە، ئەو پێویستە باسی ئەو چەمکانەمان لێ بکات، دادپەروەری، یەکسانی، مافەکان، ئازادی. چونکە ئێمەی مرۆڤ کە فام ئەکەین عەقڵمان بە شتەکانەش چێ، دەبینین بە درێژایی مێژوو هەمومان باسی چەمکی دادپەروەریمان کردووە، باسی چەمکی ئازادیمان کردووە، باسی چەمکی یەکسانیمان کردووە. بەڵام ئەو ڕۆژ دەبینین ئێمە یەکسانەکی زۆر بە خۆمانەوە بینین، دادپەروەرێکی زۆرە بینین. ئەمڕۆژ لەگەڵدا زەوی بە نائەدالەتترین بەشە پێپەڕێ. ئەمڕۆژ لەگەڵدا مۆدێرن، نائەدالەتترین مۆدێرنە کە بەو هەموو شتەوە ئەناڵێت. ئێمە تەماشا دەکەین دەبین عەقڵی مرۆڤ تا شتێک بڕ ئەکا. یعنی تەماشا دەکەین عەقڵی مرۆڤ چوارچێوەی ژینگەکەیەتی، لە چوارچێوەی کۆمەڵگایەکەوە فکرەکاتەوە، بیرەکاتەوە، تێکۆشێت. مادەم وایە عەقڵی ما چۆنەڵێی بچووکە و زۆر هەر کاتەی باسی چەمکی دادپەروەریەکە، یەکسانیەکە، ئازادیەکە، دەبینی تا شوێنێک ڕۆیشتووە وایە، بەڵام دواتر پەشەلی هێناوە. بۆ نمونە ئەمە تەماشای چەمکی ئەگەر چەمکی دادپەروەری بە نمونە وەرگرین، دەبینین جیهان بە درێژایی مێژوو باسی دادپەروەری کرد، ئاڵوگۆڕی کرد، یاخود گۆڕیەتی، دووبارە باسی دادپەروەری کرد، گۆڕیەتی. یعنی ئەگەر تەماشاکەین خەڵکانێک کە بن لەو سەردەمەیە، بۆ منە باسی دادپەروەریان کرد، بۆ منە کابرا هاتە بۆ منە یاساکی بۆ دادپەروەری دانا لە وڵاتێکە، دەبینین تا 10 ساڵ ئەم یاسایە خواردوێتی. دوای کابراایکی دێ دەڵێت کورە بکاک و کەی چەمکە، ئەها دەبینێت لەو یاسایە فلانشتان کردووە، فلانشتان کردووە. وەڵا ڕاستەکەی، وەڵا برات ڕاستەکەی. ئەو 10 ساڵەیە کە ئەو کۆنسەپتەمان دەمان، ئەو یاسانەماندانە، تاوەڕۆ تێدەگەین کە ڕاستە لێرە نەقوستانی هەبوو. باش، دەست خۆش بی، شتەکەت ڕاست کردەوە. بەس ئەدیت لەو خەڵکەیەکێک کە لەو 10 ساڵەیە ژیاوە چیان لێ ئەکەین؟ لەو 10 ساڵە ئەوان وایەزانە دادپەروەری ئەوەیە، چیان لێ ئەکەین؟ ئینجا ئەو کابراش کە لێ ڕاستی کردەوە 10 ساڵێت کە هێشتر دێڵێ وەڵا لێرەش غەڵەتە، لێرەش ڕاست بکرێتەوە، وەڵا کاکە دەستان خۆش بی، لێرەش ڕاستیەکەینەوە. ئەدیسی تەماشا ئەو 20 ساڵەیەکی کە خەڵکەکە تێدا تێپەڕیە،
30 ساڵی دیکە ئەوڵا دەبی فلانش زیادکەین 30 ساڵ کەڵا دەبی فلانش کەمکەینەوە یعنی بەمانایەک لە ماناکان مرۆڤ ئەبێتە دەستی گەمەی بەشەر بەکەیفە خۆ یاری پێکە وڵا لێرەوە ڕاستنی لێرە دەبی لیبرەتی بی لێرە دەبی نازانم چی بی لێرە دەبی دادپەروێری بەم شوێبی لێرە دەبی ئەوها ناخواها دەبیبی کەواتە ئەبێتە مرۆڤ کە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەخوای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم ئەو مرۆڤەی کە کەڕامەتی هەیە ئەکرەمە پیرۆزە بەڕێزە یعنی بووەتە چی بووەتە گەمەی دەستی بەشەرەکان بەکەیفە خۆ باسی یەکسانی و ئازادی و ماف و نازان داتەرۆری بۆکەن کەواتە مرۆڤایەتی پێویستە لێرە بوەستی کە چەند ساڵە پێناسی دادگەری و داتەرۆریمان بۆکە هەمووشیان حەقڵ و شڕی خۆیەتی هەمووشیان فەشەلی هینایە کەواتە ئەمە دەبی بگەڕێنەوە عەقڵەکی بەرزتر لە عەقڵی مرۆڤ دەبی بگەڕێنەوە بۆ شتێک کە گەورەتر بی لە عەقڵی مرۆڤ ئەویش عەقڵی خودایە دەبی ئەو بێت باسی سەمەکەکانی ئازادی و یەکسانی و مافەکان و داتەرۆریمان بۆکە دەبی ئەو لە دەمی ئەو بیستین کە یەکسانی واتە چی داتەرۆری واتە چی ئازادی واتە چی ئەو باشتر من تۆ دەناسی ئەو دەزانێ ئازادی بەمانای چی بی لێرانە دێنەوە سەر ئاەتێکم کڕێ ئەلا لەه خەلق والئەمر مادەم خوای گەورە ئەمری بەدەستە عەفوان مادەم خوای گەورە خەڵقی بەدەستە کە پۆشی هەیە ئەمری بەدەست بێ چۆن و بەمانایەک لە ماناکان دیکە ئەگەر تەماشاکەین خوای گەورە بەس مرۆڤی ئازاد کردووە غیری مرۆڤ و جن هیچیان ئازاد نین ئەگەر تەماشای یونیڤێرسکەین تەماشای گەردوون بکەین دەبینین بە یاسایەکی زۆر نیزامێکی جوان دەڕوات ڕۆژ لە کاتی خۆیان هەڵدێ لە کاتی خۆیان ئابێ مانگەکان لە کاتی خۆیانەوە دەرەکەون ئەسەرەکان لە کاتی خۆیانەوە دەرەکەون نەمامەکان لە کاتی خۆیان ئەڕوێن وەرزەکان بە پێی سات و کاتی خۆیان دەڕۆن و دێن یان تەماشاکەن نیزامی زەوی نیزامێکی زۆر جوانە هەمومان سەرسامەکەن هەمومان دەستەوەسانی لە بەرامبەر ئەو سیستەمە جوانەی کەون وانە ئەمە چی داینە ئەمە خاڵقەکە دایناوە چونکە ئەمرەکەی بەسەر گەردوونە هەیە فرمان و ئەرچی بەسەر گەردوونە هەیە فەرمانی بەسەر گەردوونە کردووە کە یاساکان بەم شێوەیە بەڵام بەس مرۆڤی ئازاد کردووە مرۆڤی ئازاد کردووە سیستەمێکی ناوەتە خوارەیە سیستەمێکی دابەزاندوتە خوارێ ناوی ناوە ئیسلام کە سلسلەی پرۆفێتهودە سلسلەی پێغەمبەرە هەموو پێغەمبەرانە سیستەمێک ناوی ناوە ئیسلام بەپێی ئەو ئیسلامەیەوە ئەمرەکەشمان جوان دەستەکەوێت چۆن ئەکە تەماشای ئاسمانەکانێکە دەبینین ئەو مشتە جوانە هەیە چونکە بە ئەمری خوا دەجولێتەوە ئەگەر ئێمە سیستەم ئیسلامیش لە خۆمان بەرجەستە بکەین ئەو بەپێی ئەمری خوا دەجولێنەوە یعنی هیچ نەقوستانێکمان نابێت بۆ چکەم بە پێی فەرمانی خوا جولێن بەپێی ئەمری خوا جولێنەوە خوای گەورە لە قورئان دەفەرمێ والله غالب على أمري ولكن أكثر الناس لا يعلمون خوای گەورە ضاڵە بەسەر فەرمانەکانی یعنی لەی شوێنێکە نابینی ڕۆژ لە کاتی خۆی لا بدەن یعنی دوی شتێکە نابینی ڕۆژ و مانگ تێک هەڵکێش بن بکەونە سەریەکە ئاستێرەکان لە کاتێکی نەگونجاوە بە دەرکەون نەمام لە کاتی خۆیان نەڕوێت بەمانایەک لەمانەکان ئەگەر هاتوو باران و کەش و هەوا گونجاو یعنی ئەمانە بە هەموو شێوەیەک خێخراوە و زۆر جوانە یعنی نابینی خوای گەورە ضاڵە بەسەر فەرمانەکانی خۆی لەوەتەی خوای گەورە زاڵە بەسەر فەرمانەکانی خۆی ئەگەر هاتوو ئێمەش فەرمانەکانی خوای گەورەمان بەرجەستە بکرد ئەوە سیستەمی ژیانە بۆڕێک ئەخرێ وەکو سکەی شەمەندەفەرێک ئەگەر شەمەندەفەرێک بێت و بڕوا ئەگەر ئاسنەک لێرە نەقوستان بێت هەتر شەمەندەفەرەکە وەرەگیڕێت بەڵام ئەگەر ئاسنەکەمان خستە سەر سکەیەکە ئیتر شەمەندەفەرەکە بە ئازادی خۆی دەڕوا سیستەمی ئیسلامیش وایە ئەگەر ئێمە سیستەمی ئیسلامان بەرجەستە کرد هینامان لە قاندمان بەم تیۆرەیە با بڵێن بەم شەمەندەفەرە ئەگەر هاتوو چەمکە ئیسلاممان کرد بەرجەستەمان کرد ڕۆژانە ئەمرەکەمان جێبەجێ کرد ئەوە هەموو شتێکمان بۆ فەرەهەمە بێ هەموو شتێکمان بۆ ڕێکەکە بێ چکە خوای گەورە زاڵە بەسەر فەرمانەکانی خۆی فەرمانەکانی تێک ناسن یعنی ئەوەی نە کەسێک بڵێ مادەم لێرە مافی یافرەتی وڵات دەبی لێرە مافی پیاوا بێ یعنی نادەبی لێرە وڵای چەمچی داتەرۆری تێکە کەشە بێ لەگەڵ فلان چەمکە یا تێکەچن و ئیتر بارودۆخەکان بۆ ناگونجێەوە بتە شەڕ و ئاژاوە و نازانم چی و ئەمانە نییە چونکە چۆن ئەو فەرمانی بەدەستە چۆن خاڵقا گردوونی بەدەستە ئەوەش فەرمانی بەدەستە والله غالب على أمري ولكن أكثر الناس لا يعلمون خوای گەورە مادەم زاڵە بەسەر فەرمانەکانی خۆی هەموو شتێک بەسەر فەرمانی ئەو بڕوا و ئەو خۆی باشتر زانی مادەم خۆی خاڵقی ئەم گردوونەیە خۆشانی ئەوەیە دەستورمان بۆ دابنێ یاساکانمان بۆ دابنێ بۆ ئەوەی لەگەڵ مەسلحەتی ئێمە بگونجێت تا ئەگەینەوە پێی و کۆتای قسەکانیشم هەر بەو ئاەتە دێنم کە هەتا بڵێم هەرکەمە
والله غالب على أمري ولكن أكثر الناس لا يعلمون. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.